بەڕێز ئۆجەلان وەکو تێکۆشەرێکی بە ئەزمون وەک سەرکردەیەکی واقعبین کە ئەم پەیامەی بڵاو کردوانێ ئەبێ ئەم پەیامە لەسەر دوو ئاست پێشوازیێکی گەرمی لێ بکرێ. ئاستی یەکەم لەسەر ئاستی دەوڵەتی تورکیا چونکە ئەوە ئیعلانی شەڕی کردووە و ئەوە دەبێت پێشوازیێکی گەرم لەم پەیامە بکات و دەواازەکانی چارەسەری ئاشتیانە جارێکی تر بخاتەوە سەر پێ و هەموو ئەو ڕێکارە سەربازیانی کە لە ماوەی ڕابردوویە گرتوێتە بەر هەموو ئەو دەست درێژیانی کە بۆ سەر دیموکراسی بووە هەموو ئەوانە بوەستێنێ. تەرەفی دووەم لایانی دووەم بریتە لە کەجەکە یاخود پارتی کرێکارانی کوردستان بە دڵنیاییەوە ئەوانیش ئەبێ ڕێنمایی و ئاراستەکانی بەڕێز ئۆجەلان جێبەجێکەن چونکە کلیلی چارەسەری ئاشتیانی کێشەی کورد لە باکوورە و کۆتایی هێنان بە شەڕ و خوێنڕشتن بە ئازارکردنی بەڕێز ئۆجەلان دەست پێەکە و بەوەی کە گوێی لێ بگیرێت و ئەو پێشنیار و ڕێگا چارانی دەیخاتە بەرکە لە خزمەت گەلانی تورکیادایە و لە خزمەت ئاشتیایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتیدا و ئەتوانێ پڕشتی شەڕ لە ناوچەکەیە کەم کاتوانێت. بۆیە بەڕای من ئەبێ لەسەر هەردوو ئاستەکە پێشوازی لەم پەیامە بکرێت. ئەوەی کە پەیوەندی بە دەستگیرکردنی سەرۆک شارەوانیەکان و دوورخستنەوەیان هەبوو ئەوە کودەتایەکی گەورە بوو لە دیموکراسی کرا کە چونکە ئەو سەرۆک شارەوانیانە بە دەنگدانی گەل و لە پرۆسەیەکی دیموکراسیدا هەڵبژێڕاون. بۆیە ئەوە دەستدرێژی نییە تەنها بۆ سەر چەند سەرۆک شارەوانیەک، دەستدرێژیە بۆ سەر شکۆی گەل و ئیرادەی گەل لە باکووری کوردستان و لە سەراسەری تورکیاشا. تورکیا بەوەن بەناوبانگە کە دەست و پەنجەی لەگەڵ ئەزمموی دیموکراسیان نەرم کردووە، بۆیە گەڕانەوە لە پرۆسی دیموکراسی و پاشەکشکردن لە پرۆسی دیموکراسی لە قازانجی گەلانی تورکیادانە. بەڕای من ئەمڕۆ ئەوەی کە ئەم هەنگاوانە دەگیرێتە بەر هەنگاوەکانی شەڕ چ لەسەر باشووری کوردستان چ لە ناوخۆی باکوور چ لە سنووردارکردنی پانتایی ئازادی ڕادەربڕین و دیموکراسی بوو ئەوە ئاگەڕێتەوانێکە بەداخەوەیانی ئەم دەوڵەتانی ناوچە بە تورکیاشیانی خیاری سەربازی دەگرنە بەر و بێباکانە مامەڵە لەگەڵ ڕوتی ڕووداوەکانەکەن و ئەزانن تەنها ڕێکارە ئەمنیەکان چارەسەرە لە کاتێکە ئەم ڕێکارە لە 100 ساڵی ڕابردووە لە سەدەی 20مە تاقی کرایەوە کە چگەل لە ماڵوێرانی و شەڕ و کودەتا و خوێنڕشتن هیچ شتێکیکەی لێبەر هەم نەهات. بۆیە ئەوایە پند لە ڕابردوو وەرگیرایە ئەوەی کە هێزێکی سیاسی زۆربەی جومگەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە و چەند ماوەیەکی دوور و درێژ لە حکومە ئەمێنێتەوانێ بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ئەم هێزە هەموو پلانەکانی سەرکەوتی بێ. وەکو بینیشمان کە لە دوا هەڵبژاردنەکانە ئەکپارتی لە ئەنقەرە و لە ئەستەمبوڵی هەردوو شارە گەورەکەی تورکیای لە دەستدا و ڕێژەیەکی بەرچاویش لە دەنگەکانی دابەزی کەواتە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕاستی هاوڵاتیانی تورکیا لە سەرانسەری تورکیا بۆن و بەرامی شەڕەکەن و هەستەکەن ئەمە ئەو خواستە نەبوو کە ئەوان ئایان نەویست بەڵکو ئەوە سنوورێک بۆ شەڕدا بنرایە. بۆیە بەڕای منمانەوە لە دەسەڵات و کۆنتترۆلکردنی و قۆرەخکردنی جومگەکانی دەسەڵات لە ڕووی حکوومەت لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە دەنگ گوێ لە دەنگەکانی ئاشتی نەگیرێت. ئێمە لەگەڵ تورکیایە طبعاً هەم سنووری هاوبەشمان هەیە هەم دراوسین و هەم کۆمەڵێک خاڵی هاوبەش پێکەوە کۆمان دەکاتەوە. لە بنەڕەتە ئەوایە ئەم چوارگەلەی ناوچەکە واتە کورد و عەرەب و تورک و فارس لەسەر بنەمای ڕێزی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش مامەڵە لەگەڵ یەکتری بکەن و ئەم چوار نەتەوەی ئەبێ یەکتری تەواوکەین. نەتەوەیەکی سەردەستمان نییە و نەتەوەیەکی بندەستمان هەبێ. بەداخەوە تاوەکو ئێستا نکوڵی لە مافەکانی گەلی کورد دەکرێت لە هەر چوار پارچەکەی کوردستانە کە ئەمەش دەرکەوت یانی کە ئەزمونێکی شکست خواردووە و ئیرادە ویستی گەل هەم سەرکوت ناکرێ هەم پاشەکشەی پێ ناکرێ. ئەوەی ئێستا کە حکوومەتی تورکیایی کات بە دڵنیاییەوە یعنی کە ئەوێ هەم سوود لە وزەی هەرێمی کوردستان ببینێ و ئابووری تورکیا کە ئێستا لە قەیرانایە لە ڕابردووە سوودێکی زۆری بینی لە ئەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە باش بوو و مستەفید و سوودمەندی یەکەم تورکیایە ئەنجا هەرێمی کوردستان بوو و دەوڵەتی تورکیا دەزانێت یانی کە ئەبێ بە هەردوو فلتەری حکوومەتی هەرێمی کوردستانە تێپەڕێ و بە فلتەری دەوڵەتی عێراقیشا تێپەڕێ
عێراق لەبەر ئەوەی دەوڵەتێکی دانپێنراوە، خاوەنی سیادەیە، خاوەنی سەروەریە، بۆیە ئەبێ هەموو ئەوانە لەگەڵ عێراقا یەکلایی بکاتەوە و لەگەڵ هەرێمی کوردستانی تورکیا ڕێکەوتنامە و عقدێکی گرێبەستێکی 25 ساڵی هەیە لە بواری وزەدا. بۆیە لەسەر هەردوو ئاستەکە تورکیا مامەڵەکە لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر بینیمان لە ڕابردوواکە ئەو لە سیاستی فرۆشتنی نەوتا بە شێوەیەکی سربەخۆ تا ڕادێکی زۆر هاوکار بوو. ئەمەش لەبەر بەرژەوەندەکانی خۆیەتی نەک لەبەر چاوی کاڵی گەلی کورد لە باشووری کوردستانە. بۆیە تورکیا ئێوە هەم حکوومەتی ناوەندی مسۆگەرکاوە هەم بۆ ئەوەی ئەو گرێبەستانی لەگەڵ حکوومەت هێرمی کوردستانە دەیکات لە باشووری کوردستانە بچێتە بواری جێبەجێکردن و ئاستەنگ و کۆسپوتەگەری بۆ دروست نەبێ. یەکێتی نەوەتەوەی تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنە و لە قاڵبی دروشما ماوەتەوە. بەداخەوە لە 10 ساڵی ڕابردووە حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان تەنانەت لەسەر ئەنجامدان و گرێدانی کۆنگرەی نەتەوەی ژڕێنەکەوتن کە کۆنگرەی نەتەوەی ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەی هەنگاوی یەکەمە بۆ دروستکردبوونی یەکێتیەکی نەتەوەی چونکە لەوێدا ئەتوانین ئێمە ڕۆڵەکان دابەشکەین، وەرەقەی خۆمان حازرکەین، سنگ و قورسایی کورد چۆنە و چۆن ئەبێ هێز و پارتە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان یارمەتی دەربن. هەموو ئەم دەرفەتانی بۆ گەلەکەمان هاتوۆتە ئاراوە. لە باشوورە ئێمە قەوارەیەکمان هەیە و لە خۆر ئاوای کوردستانیشا بە هەمان شێوە لە ڕۆژ ئاواش لەوێش پێگەیەکی هەیە گەلەکەمان و لە باکووریشا هەندێک پەرسەندن هەیە بۆ نمونە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیشا لەسەر ڕێی گۆڕانکاریە. هەموو ئەوانە ئەم هاوچێشە سیاسی ئاڵۆزەی لە ناوچەکەدا دەگوزارێ ئەبوایە پارت و هێزە سیاسەکانی کوردستان ئامادەگی باشیان بۆ بکردا بۆ ئەوەی کورد بە لاوازی نەچێتە بەر ئەو لافاوەی کە لە ناوچەکەدا ڕۆدا، بەڵکو بێ بە کاتی بەهێزەوە بە پێگەی بەهێزەوە بڕوە. بەڕای من ئەوەی بۆ تاوەکو ئێستاوێکێتی نەتەوەیە دروست نەبووە، بەرژەوەندی تەسکی حیزبایەتی ڕێگر بووە، هەیمەنەی حیزبی ڕێگر بووە کە هەر پارتە ئامادە نییە قوربانی بەخۆی بگا و ئەم دروشمیەکێتی نەوێتەوە پێویستی بە ڕازگۆیی هەیە، پێویستی بە لێبڕان هەیە، پێویستی بە خۆنەویستی هەیە، پێویستی بەوە هەیە کە ئێمە لەسەر فەزایەکی گشتی بیرکەینەوانێت لەک لەسەر ئاستی پارتەکەی خۆم بەرژەوەندی حیزبەکەی خۆم ئەبێ هەموو ئەمانە بکرێ وەگەرنا بەڕاستی هەمومان زیانمەند دەبین چونکە کورد ئەوەی هەیەی لە دنیادا ئەبێ خۆی دۆستی خۆی بێ و ئەبێ خۆی لێگەیشتنی هاوبەش دروستکە و بەمە سەنگ و قورسایی لای دۆستەکانیشمان پەیدا دەکەین و لای هەموو ئەو ئازادی خوازانی کە پشتیوانی دۆزە ڕەواکانانن لە هەر پارچێک لە پارچەکانی کوردستان، بەڵام بەداخەوە ئەجیندا حیزبیەکان بەرژەوەندی حیزبیە تەسکەکان تاوەکو ئێستا ڕێگرن لە دروستبوونی ئەم یەکێتیە نەتەوەیە. پەرلەمانی کوردستان کۆمەڵە ئەرچی خۆی هەڵساوە. مەسەلەن ئێمە بڕیاری پەرلەمانی کوردستانمان هەیە کە دەبێت هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان بڕۆنە دەرەوە. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا دوو یاسای گرنگ دەرچوو، یاسای پشتیوانیکردن لە کانتۆنەکان و پشتیوانیکردنی ئیرادەی گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان و هەروەها نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. کۆمەڵە بڕیاری باش دراونەوەکو ئەوەی کە لە یاسا و بڕیار کە لە پەرلەمانی کوردستان دروست بوون، بەڵام پەرلەمانی کوردستانیش لە ناو ئەو ژینگە سیاسیە حرەکەت دەکات، جوڵە دەکات کە بەداخەوە زۆر جار هێزە باڵا دەستەکانی کوردستان ڕێگری ئەکەن لەوەی کە ئەم دامەزراوەیە کە پەرلەمانی کوردستانە بە ڕۆڵی مێژووی خۆی هەڵسێ کە ئەبوایە ناوەندی یەکلاکردنەوەی بڕیارە چارە نووسازەکان بواە، بەڵام بەداخەوە پەرلەمان کۆت و پەیوەند کراوە چونکە هێزە سیاسەکان باڵا دەستەکانی کوردستان ڕێگرن لەوەی کە پەرلەمان بەم ڕۆڵی خۆی هەڵسێ. بۆیە ناکۆکی نێوان هێزە سیاسەکان ئەجیندا حیزبەکانی ئەوان ڕنگدانەوەی لەسەر جوڵە و کارەکانی پەرلەمانی کوردستان هەیە. لە هەموو حاڵەتەکە پەرلەمانی کوردستان بەڵێ بەرپرسیارەتی مێژووی دەکەوێتە ئەستۆ کە نابێت تەماشاکەر بێ بەرامبەر بەم دۆخەی هەیە بەرامبەر بە پڕیشکی شەر کە هاتوۆتە ناوچەکەمانەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی کاریگەر و هێزێکی ئاشتی خواز هەستی بە بەرپرسیارەتی ئەم نیشتیمانی کردووە بەرامبەر بەم دۆخەی ئەگوزەرێ چ بە باشووری کوردستان چ بۆ پارچەکانی تریش و ئێمە قەنەعەتمان وایە کە بژاردە ئاشتی خوازەکان بژاردە دیموکراسیەکان باشترین بژاردن و ئەبێ ڕێکارە سەربازی و ئەمنیەکان وەلا بنین چونکە لە 100 ساڵی ڕابردووە ئەمە جگە لە کاولکاری هیچی تری لێ فەراهەم نەبووە. بۆ ئەم مەبەستە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو ماوەیەدا هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕوە پێگە دیبلۆماسیەکەی خۆی پێگە حیزبیەکانی خۆی و علاقاتی خۆی لەگەڵ
چ هێزەکانی باشوورە چ هێزی پارچەکانی ترا بەکارهێناوە بۆ ئەمە بەستە و ئەو سەردان و هامۆشایە نوێنەش کراوەکو پارتێکی سیاسی دیار لە باشووری کوردستانە کە لەگەڵ تورکیا هەموو جارێ لە سەردانەکان لەگەڵ دەوڵەتی تورکیا جەخت لەوە کراوەتەوە کە ئەبێ ڕێگا چاری ئاشتی زاڵ بێ بەسەر بژاردەکانی ترا و ئەبێ نکۆڵیکردن لە مافەکانی گەلەکەمان لە باکوورا کۆتایی پێ بهێنرێ و ئەبێ دیموکراسی پەرەی پێ بدرێ و ئازادکردنی بەڕێز ئۆجەلان کلیلی چارەسەرە بۆ ئەم کێشەیە چونکە ئۆجەلان سمبول و ڕەمزێکی نەتەوەیە و ئەتوانێت ینی ئەتوانێت ڕۆڵی خۆی ببێنێ چونکە گوێ لێ گیراوە و خاوەن کاریگەریە لانی کەم لەسەر باکووری کوردستان بۆیە لە ڕابردووە ئێمە لە نێوان ئەنقەرە و لە نێوان قەندیلیشا بە ڕۆڵی میانجگەری هەڵساوین و ئێستا تازەترین دەستپێشخەری یەکگرتووی ئیسلامی کوردستانەوەیە کە بانگهێشتی پارتەکانی کوردستانەکە لە سەرەتاوە پارتەکانی باشووری کوردستان بۆ ئەوەی دواتر لەگەڵ پارتەکانی باکووری کوردستانە بۆ ئەوەی کە چۆن ئێمە بتوانین دەنگۆی شەڕ لە وڵاتە کە بکەین و هەموو ئەو داهۆڵانی شەڕ کە لێ دەدرێ کەمی بکەینەوانێ و نەی هەڵین و سنوورداریکەین ئەمە پێویستی بە لێگەیشتێکی نەتەوەی هەیە پێویستی بە ئامادەکردنی وەرەقەیەک هەیە لە بەرامبەر ئەم دۆخە نابێ ئێمە تەماشاکەر بین و ئەبێ زوو بەدەمیەوە بڕۆین و دواتر ئەم هێزەکانی باشووری کوردستانە بێت لەگەڵ هێزەکانی باکووری کوردستان و لەگەڵ پەکەکە شابکەونە حیوار و دایلۆگەوانێت دواتر لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەگەر ئێمە ئەم کۆدەنجێمان دروست کرد ئەم لێگەیشتنە هاوبەشەمان دروست کرد هەمومان ڕۆڵمان ئەکەوێتە ئەستۆ واتە ئەم ئەرکە چەسپاندنی ئاشتەوایی سنووردانان بۆ شەڕ بە تەرەفێک ناکرێت تەنها بە تەرەفی پارتەکانی باشووری کوردستان بکرێ یاخۆت بە تەرەفی پەکەکە بکریان دەوڵەتی تورکیا بکرێت ئەبێ هەمومان لەسەر هێڵبین هەمومان ئەگەر ئایندەی ئەم ناوچەیەمان ئەوێ کە بە سەقامگیری ڕووی تێ بکە کە گەشە پێدانی ئابووری ڕووی تێ بکە کە سنوورێک بۆ کاولکاری دابدرێ بۆ خوێن ڕشتن دابدرێ ئەبێ هەمومان یارمەتی دەربین یەکگرتووی ئیسلامی کوردستان بەم ڕۆڵە هەڵساوە هێشتا هەنگاوەکانی لە هەنگاوی سەرەتایە ئومێدەوارین ئەم دەستپێشخەری یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشوازی لێ بکرێ کە ئێمە جگە لە تحقیقکردنی بەرژەوەندێکی گشتی هیچ بەرژەوەندێکی حیزبیتیان نییە و هەمومان خازانجەکەین سوودمەند ئەبین کاتێک کە ئێمە یارمەتی دەربین بۆ ئەوەی بژاردەی ئاشتی و خیاری ئاشتی سەرکەوێ هەنگاوەکان دەستی پێکردووە هەنگاوەکان دەستی پێکردووە وەکۆڵێ ڕاگۆڕینەوە و بیر و ڕای هاوبەش لەگەڵ لایەنەکانە و ئێمە نیەت و ئیرادەی خۆمان بۆ بەرامبەرەکانمان خستۆتە ڕووکە کات درەنگە زەمن لە ساڵحمان نییە و ئەگەر زووفیان نەکەوین کە شتێکە کە کونی تێبوو هەموو سەرنشینەکان زەرمەند ئەبین لەم دۆخی کە ئێستا ئەگوزەرێ ئەم دۆخە دۆخێکی ناتەبیعیە چ دەستێوەردانەکان لە باشووری کوردستان و ڕۆژانە بوەردومان و کوشتنی هاوڵاتیانی مەدەنی و سڤیل چ لەو لاوە ئەو پەرەسەندانەی کە هەیە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستانە چ ئەو ڕۆژەی کە لە باکووری کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ ئازادی ڕادەربڕین سنووردار ئەکرێ و وەکوبینیمان کودەتا بەسەر دیموکراسیا ئەکرێ و سەرۆک شارەوانی هەڵبژێررا و لا دەبرێت و خەڵکی تەعینکراو دەهێنرێتە شوێنەکەی ئەم هەموو ئەمانە ڕەوشی ناتەبیعین و ئەوەی کە پەیوەندیدارە بە دۆسیەی کەرکووک بۆ نمونە دۆسیەی شەنگال دۆسی جینۆسایدی ئێزیدیەکان هەموو ئەمانە لەسەر ئاسی و نیشتیمانی و نەتەوەی بەرپرسیارەتی دەخەنە ئەستۆمان کە ئەبێ زوو ئەم حیوار و گفتوگویانە دەست پێ بکە و لێگەیشتنی هاوبەش دروست ببێ ئەو کاتە ئەرچی ئەو هاوبەشی دروستە بێ و هەر یەکەمان لە شوێنی خۆمانەوە ڕۆڵی ئیجابی ببینین بۆ ئەوەی گەلەکەمان لە بەرامبەر ئەم لافاوە کە ڕووی لە ناوچەکە کردووە لە نێوان ململانیەکانی زلهێزانی ناوچەکەدا دەوڵەتە هەرێمایەتەکانی ناوچەکەدا ئێمە بەدەستکەوتەوە لێ دەچین نەک وەکو ڕابردوو جارێکی تر ئێمە ببین بە ژێرپێوە و ئێمە بێ هیچ دەستکەوتێک لێ دەرچین و تەنها زلهێزان و دەوڵەتەکانی ناوچەکە سوودمەند ببن و هەلانەی بۆ گەلەکەشمانێتە پێشەوە ئێمە ئەو دەرفەتانە نەخۆزینەوانێ و بەڵکو ئەو دەرفەتانە بۆ بەهێزکردنی بەرامبەرەکانمان و بۆ لاوازی خۆمان بکەوێتەوە هەموو ئەمانە بەرپرسیارەتی مێژوین ئومێدەوارین ئەم دەستپێشخەری یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشوازێکی گەرمی لێ بکرێت ئێمە بەردەوام بەڵێ پەیاممان بۆ ئەوانیش ناردووە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان چ لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان لەسەر هێڵە بۆ ئەم مەبەستا و لەگەڵ دەوڵەتی تورکیاش بە هەمان شێوە بەردەوام ئێمە ڕۆڵی میانجگەری و ئاشتی خوازیمان بینیەوە و لەسەر ئەم ڕۆڵەشمان بەردەوامە بین نرخەکەی هەرچیەک بێت چونکە پێمان وایە جگە لە ئاشتی هیچ بژاردەیەکی ترمان نییە
ڕێگاکانی ترمان هەموو تاقی کردەوە میلەتانی ناوچەکە ماندوو بوون لەم خوێن ڕشتنە جگە لە ئاشتی جگە لە دانان بە یەکتری جگە لە ڕۆڵی تەواوکاری نێوان هەر چوارگەلی ناوچەکە هیچ بژاردێکی ترمان لەبەردەستانە.